خۆشەویستان دانیشتوین لە سیتەک میوانی کۆمەڵی برای بەڕێز خۆشەویستین کاکە کاوانی عەبەی ئیسماعیل و کاکە ڕەوە ئاغا کاکە باوانی حاجی ئەمین کاکە ڕەمیاری ئۆسەیتەمین کاکە شکاری گەراج کاکە حەمەی عەتار کاکە حەمە جەبار کاکە ڕەوەی حاجی حوسێن دوکتۆر ڕەوەی خۆشەویست بۆ جاری دووەم میوانی لایەن برا بەڕێز خۆشەویستانە تۆمەگەردی ئاهەنگ لەلایەن کاکە داراوان ئاغاوە سوپەنجێ ڕەنجینی ئاسوی شاری ئەولێر کاکە ئەحمەد ئازادی خۆشەویست ڕێزی بلاتان جێگی میدیا لە قسمەتەمێن ئەو گۆرانیەش پێشکەش بە هەموو یار بووی عەزیزەکەم مرمێنی یار بوو وایە کتێبێ یار بووی عەزیزەکەم مرمێنی یار بوو هەر من دڵسۆز و عەزیزەکەم وەفادارێ بووم هەر من دڵسۆز و عەزیزەکەم وەفادارێ بوو چی بڵێم و چی بکەم بۆچی فڵان بۆچی هەراکەم چیدی هەیە لە دونیا تەمەنا لە خوداکەم چیدی هەیە لە دونیا تەمەنا لە خوداکەم یارۆم بۆ سایافەر عەزیزەکەم زۆرێم پێ ناچێت یارۆم بۆ سایافەر عەزیزەکەم زۆرێم پێ ناچێت هەتا دێماوە عەزیزەکەم تاقایەت ناچێت هەتا دێماوە عەزیزەکەم تاقات ناچێت چی بڵێم و چی بکەم بۆچی فڵان بۆچی هەراکەم چیدی هەیە لە دونیا تەمەنا لە خودا